حەز بە بێدەنجیی قوڵەکەیت. هەنێک لە گۆڕەکان کۆن و مێژوین، هەنێکیان دارماوە، گۆڕی تازەشی زۆر لێ دەبینرێت. لێرە زیاتر لە 6 ملیۆن مرۆڤ لەژێر ئەم خاکەدایە. ئێرە گەورەترین گۆڕستانی جیهانی ئیسلامیە. وادی سەلام گۆڕستانی شیعەکانی جیهان کە ڕووبەرەکەی 7 کیلۆمەتر چوارگۆشەیە. گەورەبوونی گۆڕستانەکە زیاتر لە دوای جەنگی 8 ساڵەی عێراق ئێران و جەنگی تیرۆر لە عێراقدا لە دوای ئازادکردنی عێراقەوە بووە. ئەچینە شارێک کە لای شیعەکان پیرۆزترین شارە. لێرە ئەمبەر و ئەوبەری ڕێگاکان دارخورما و باخ و باخاتە. ئێمە بەڕێوین بەرەو شارەکەی ئیمامی عەلی. پیرۆزی ئەم شارە لەوەدایە مەزار و گۆڕی ئیمامی عەلی کوڕی ئەبی تاالبی لێیە، ئەگەرچی ڕای جیاوازیش لەسەر شوێنی کۆتایی ئەو ئامۆزایی پێغەمبەری ئیسلامەیە. ئەو شارە شاری نەجەفە کە بۆ شیعەکانی عێراق و جیهان لە هەموو شوێنەکانی دنیا پیرۆزترە. ئێمە بۆ بەشداریکردن لە میهرەجانی غەدیر بۆ ڕاگەاندن ئەچوینە شاری نەجەف، چونکە ئەم میهرەجانە ساڵانە ئەنجامەدرێت، میدیای گۆڕانیش بانگێش دەکرێت. بەسمانە لە نەجەف بچینە سەر ئەو گۆڕستانەی کە لە جیهانە بە دووهەم گەورەترین گۆڕستان دەئەنرێت و لە دوای گۆڕستانی چینەوە. بە ناو شاری نەجەفدا ئەچینە ئەوێ. شەقامەکانی نەجەف لە ناو مەڵبەندی شارەکەدا تا ڕادێک باشە، بەڵام قەرەباڵخی نەجەف هیچی کەمتر نییە لە قەرەباڵخەکەی بەغا کە پایتەختی عێراقە. وا نزیگە بینەوە لە گۆڕستانە گەورەکە. لەسەر شەقامەکان هەنێک لەو کاسبکانانە ئەبینیت کە بە ناو بۆنی گوڵ دەفرۆشن و لەگەڵ هەنێک گوڵی دەستکرد. ئەم بۆ ئەو زیارەتکارانەیە کە ئەچنە سەر گۆڕی مردوەکانیان. بە درێژایی گۆڕستانەکە و لەسەر شەقامەکان ئەم جۆرە کەسابەتە ئەبینی. هەر لە دەوروبەری گۆڕستانەکە چەندین نووسینگە ئەبینی. ئەمانە کاریان دروستکردنی گۆڕ و یان هەڵکردنی گۆڕ و هەڵبەستن و مرد و ناشتن و هەر نووسینگە و دوانووسیان پەیوەستن بە هۆزێکی خۆیانەوە. ئێرە یەکێکە لە گۆڕستانە هەرە گەورەکانی ئەتوانم بڵم جیهان، گۆڕستانی وادی سەلام لە پارێزگای نەجەف. لێرە هەرچی شیعەیەک لە هەر شوێنێک وەفات بکە ئەیهێنە ئێرە ئەینێژن و لێرە گۆڕی تایبەت هەیە بۆیان. زۆربەی ئەو کەسانی کە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئاژینی شیعەمەزە بن لێرەوە لەوێەوە کە ئەمرن ئاهێنەوە ئێرە. لە ئێران لە هەر وڵاتێکی دنیا بێ لێرە ئەنێژرێ. لێرە شتێکی کە هەیە کە پێشتر ئێمە سەردانی شوێنێکمان کە هەر خانەوادەیەک شوێنێکی تایبەتی خۆی هەیە. مەسەلەن ئەگەر بۆ نمونە خانەوادەیەک 5 کەس بێ 5 گۆڕ هەیە بە تەنیژ یەکەوە بۆیان هەر کەسێک کەمرەی خەنەیەکێک لەو گۆڕانەوە دەمەکەی قەپا دەکەن. لێرە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە من ئێستا ئەتوانم بڵێم لە شاری زیندوان و هاتوون بۆ شاری مردووان. ئێرە زۆر قەرەباڵخە، شارێکە بۆ خۆی هەموو کۆڵانەیە، هەموو قیرتا و کراوە، نیمچە خزمەت گوزارێکیان بۆ کردو شیعەکان خۆیان. لێرە بەردەوام خەڵک سەردانەکات، بەردەوام ینی ڕۆژانە سەدان کەس لێرە ئەنێژرێت لە شارەکانی عێراق و لە شوێنەکانی کوێن. لێرە هەر کەسێک کە ئەمرێت جگەلەوەی کە لێرە ئەینێژن ئەبێ بچێت ئەیبەن زیارەتی ئیمامی حسێن و ئیمامی عەباس و دوای ئیمامی عەلی مزگەوتی کوفە بەر چوار دەور ئەمانە ئەیگێڕن و کوخوان تەوافی پێەکەن ئەنجا ئەیێنن ئەینێژن. ئەگەر بتەوێت هەر کەسێک بیەوێت بگەڕێ بەناو ئەم گۆڕستانەدا پێم وایە بە چەند سەعاتێک بە سیارەش ناتوانانی تەواوی گۆڕستانەکە ببینیت و بەناوی بگەڕێت، چونکە زۆر گەورەیە، زۆر قەرەباڵخە. پێم وایە زۆر بەمان گۆڕستانی وادی سەلامان بیستووە کە ئەم گۆڕستانە ئێستا منی لەناو گۆڕێکی زۆر
لەگەڵ ئەوەشە هەم گەرمایەکی زۆر. تاریخ مەقبەرە وادی سەلام مێژووی گۆڕستانی وادی سەلام بۆ زیاتر لە 1000 ساڵ پێشێستا دەگەڕێتەوە. لەو کاتەدا ئێرە ناونراوە دۆڵی پیرۆزی تووە کە پێغەمبەری خوددا موسا سەلامی خوای لێبێت لەوێدا ژیاوە و هەر لەوێژدان نێژراوە. هەروەها ئەو دۆڵە دۆڵی ئادەم و نوحیش بووە. هود و ساڵح و پێغەمبەرە یەکەمەکان کە نامەی ئیسلام و نامەی ئادەمیان هەڵگرتووە دوای ئەوەی ئەم شوێنە بە بەڵگە سەلمێنرا کە پیرۆزە ئیتر تەرمی تێدا بە خاک دەست پێدێت. ئەویش بەهۆی بوونی پێغەمبەرانەوەیە. بوونی پێشەوای لە خواترسان ئیمامی عەلی کوڕی ئەبی تالیب سەلامی خوای لێبێت. ئیتر 1000 ساڵە تەرمی تێدا دەنێژێت چونکە ئەم شوێنە پیرۆزیەکی تایبەتی هەیە و شارستانیەتی هەیە و لە شاری کوفەوە نزیکە و کە کاتی خۆی پایتەختی ڕۆشنبیری ئیسلامی بووە. شوێن و ماڵی ئیمامی عەلی لە سەنتەری پایتەختی ڕۆشنبیری ئیسلام بووە و لە کوفە. بۆ هۆیەشەوە نزیکەی 5 بۆ 6 ملیۆن گۆڕ لە گۆڕستانی نەجەفدا هەیە و ناو نراوە بە دۆڵی پیرۆز. ئەویش بەهۆی پیرۆزی شوێنەکەوەیە کە حەزرەتی موسا تێیدا بووە. لە قورئانیشدا هاتووە تۆ لە دۆڵی پیرۆزی تووا دایت أرسى فيه نبي الله موسى عليه السلام هذا المكان وذكر القرآن إنك في الوادي المقدس طوى. شاری نەجەف 178 کیلۆمەتر ئەکەوێتە باشووری شاری بەغاوە. ئەم شارە شارێکی شیعەنشینە. چەندین مەقامی ئاینی و شوێنی مێژووی لێیە. گەورەترین مزگەوت لەم شارەیە کە مزگەوتی کوفەیە. بەشێکی زۆری ئیمامی شیعەکان پێگە و مەقامیان لە شاری نەجەفە. بەوانەی ماونەتەوە بەوانەشی مردوون. حەوزەی عیلمی شیعەکان لە نەجەفە. لێرە هەر کەسایەتێکی ئاینی ناس ئەو دیاری شیعەکان بمرێت شوێنێکی گەورە و فراوانی بۆ دابینەکەن. دواییش ئەبێتە شوێنی زیارەتکردن و ماچکردنی دەرگا و سیاجی بیناکە لەلایەن زیارەتکەران و شیعە مەزەبەکانەوە. شاری کەربەلا شارێکی دیکەی پیرۆزی شیعەکانە. 74 کیلۆمەتر باکووری شاری نەجەفە. ئەوێش وەک پێگە و مەقامی ئیمامی حوسێن سەلامی خوای لێبێ دانرێت. بۆیە ئەگەر شیعە مەزە بیت بچیتە نەجەف ناکرێت نەچیتە کەربەلا. ئەگەر بیشتیتە کەربەلا ناکرێت دەچیتە نەجەف. بۆیە بۆ شیعەکان دوو شاری گەورە و پیرۆزن. ساڵانە چەندین ملیۆن کەس سەردانی ئەم دوو شارە ئەکەن تەنها بۆ ماچکردنی داروبەردی بیناکانی سەرگۆڕەکانی بەناو ئیمامی عەلی و حوسێنی کوڕی. لما نشتم عطر ديه عطر ديه روحي مشتاقة وتحن وتارسي عيون الحزن بيد شمعة قلب دمعة تواسبي گۆڕستانی وادی سەلام باکووری شارەکە کەوتووە. ئەم گۆڕستانە لە ئێسادا زیاتر لە 7 کیلۆمەتر چوارگۆشەی و زیاتر لە 6 ملیۆن گۆڕی لێیە. ساڵانە زیاتر لە 50,000 کەس لێرە ئەنێژرێت. مێژووی دروستبوونیشی ئەگەڕێتەوە بۆ 1000 ساڵ پێش ئێستا. فراوانبوونی ئەم گۆڕستانە زیاتر لە سەردەمی جەنگی عێراق ئێراندا بووە. بەیان لە دوای ڕزگارکردنی عێراق لە ساڵی 2003ەوە کۆی ئەو شەڕانەی کە گروپە تیرۆسەکان لە عێراق ئەنجامیانداوە. ئێستاش بەهۆی شەڕی داعشەوە ڕۆژانە چەندین کەسیان لێ ئەکوژێت و دەهێنرێتەوە نەجەف. ئێرە تەنها بۆ شیعەکانی نەجەف و کەربەلا و عێراق بەگشتی نییە. کۆتاماڵی سەرجەم شیعەکانە لە جیهاندا و لێرە مەنزڵی دوجاریانە. خۆ ئەگەر لە سەردەمی ڕژێمەکەی سەدام حوسێندا ڕێگە بدرایە شیعەکانی ئێران و وڵاتانی دیکە وەک ئێستا بێنرانەتە ئێرە ئەوە ئێستا ئەم شاری مردوانە لە شاری نەجەف گەورەتر دەبوو کە شاری زیندوەکانە. لای شیعەکان جیاوازی لە ناشتنی مردووەکە و ڕێو ڕسمەکەشی هەیە. ئەمان ئەو کەسێک کە ئەمرێت دەبێت ببرێتە کەربەلا و نەجەف. لەوێ بە چواردەوری ئیمامی عەلی لە نەجەف و ئیمامی حوسێن و ئیمامی عەباس لە کەربەلا بیسوڕێنەوە. ئەمە زۆر خۆیان ئەڵێن وەکو ئەوەی کە ئەم ئیمامانە لە قیامەتدا شەفاعەتی بۆکەن. لە کاتێکدا بە پێی جەڕانە و حەدیسەکان تەنها پێغەمبەری ئیسلام شەفاعەت بۆ ئومەتی ئیسلام ئەکات. دوایی شێوەی ناشتنی مردووەکە جیاوازترە لە مەزەبی سونە و مەزەبەکانی دیکە. شیعەکان لە گۆڕستانی وادی سەلام هەر خێزانە و
شوێنی تایبەتی خۆی هەیە و گۆڕی بۆ حازرکراوە وەک ئەم نمونەیە ئەم ژێرزەمینە هی یەک خێزانە گۆڕەکان ئامادە کراوە هەر کەسێکیان دەمرێت ئەخرێتە یەکێک ئالەمانەوە دوایش دەرگاکەی یاخود دەمی گۆڕەکە بەبەرد و چیمەنتۆ ئەگیرێت جا لە هەمووی سەرنج ڕاکێشتر لێرە و لەم گۆڕستانە 50 مەتر زەوی لە ئێسادا گەیشتوتە $12,000 واتە 120 وەرەقە شوێنە نزیکان لە ڕێگاکانەوە گرانتر ئەکەوێت بە خاکسپاردنی مردوو لەم گۆڕستانە و لای شیعەکان جیاوازترە بیبینن بە خاکسپاردنی ئەم مردووە چۆنە وارحم محمد وآل محمد لبيك يا علي لبيك يا علي چاڵێکی بچووک کراوە نزیکەی 80 سانتیمەتر درێژە و 40 سانتیمەتر پانە بنی ئەم چاڵە هەڵدەکۆڵرێت مردووەکە بەم شێوێ دەخەنە ژێریەوە ناشتنی مردووەکان لای مەزەبی شیعەکان جیاوازیان هەیە هەر ئیمامە و شوێنکەوتوانی یاخود هەر تیرە و تایفێک شێوازی خۆی هەیە بەڵام زۆرینیان بەم شێوەیە کە دەبێنرێت السلام عليك يا أمير المؤمنين أشهد أنك جاهدت في الله حق جهاده وأضلي نعمائك ذاكرة لسوابغ آلائك مشتاقة إلى فرحة لقائك متزودة التقوى ليوم جزائك التاريخ يذكر بأن هاي المقبرة تمتد من النجف إلى كربلاء مێژوو دەڵێت ئەم گۆڕستانە لە نەجەفەوە بۆ کەربەلا درێژ دەبێتەوە و بەرەو ناوچەی خان نەنەس دەڕوات کە لە ناحیەی حەیدەریەدایە کە لە نێوان کەربەلا و نەجەفدایە بۆیە گۆڕستانەکە بەو ئاراستەیە ڕۆشتووە و بە پێی بەڵگەکانی مێژوش گۆڕستانەکە دەجێتە ناو کەربەلا و بە هۆی پیرۆزی ئەو شوێنەوەیە لقدسية هذا المكان خۆڵی ناو ئەم گۆڕستانە خۆڵێکی لەماویە زۆر وردە بۆیە شێوە و دروستکردنی گۆڕ تێدا کەمێک ئەستەما تاريخ في هذا الشيء أنا لا أملك هذه المعلومات يقال في زمن طب كل العوائل مغلقا وخاصة اللي هەر خێزانێک یان تایفە و هۆزێک کە لەسەر مەزهەبی جعفەری بێت یان شیعە یان هەر ئیمامێکی تر بێت لەبەر پیرۆزی شوێنەکە شوێنێکی بۆ خۆی دیاری کردووە دەبێت لێرە بە خاک بسپێرێت کە ئەمە بە قسەی ئیمامی عەلی دەبێت موسڵمانان لەم گۆڕستانەدا بە خاک بسپێرێن و ئەو شوێنانەش گیراون بۆ خێزانەکان تەنها بۆ ئەوەیە لە نزیک ئیمامی عەلی بن تاوەکو شەفاعەتیان بۆ بکات والذهب المصفى وباقي الناس كلهم تراب فهذا قول مأثور في حق الإمام عليه السلام هیچێک کە ئەچێت ئەم گۆڕسانە و ئازانێت سەرچاوی ژیانە مرۆڤ لێوەی لە شارستانێت ئەڕوانێت ئێمە کە لە ناو نەجەفۆیەی لە ناو شاری نەجەفۆ دەیتە ناو گۆڕسانەکە کۆمەڵی وێنەی نوێمان بینی ئەو وێنانن کە لە دوای 2023ەوە یا بە تەقینەوە بەرکەوتون یاخود لە شەڕی تیرۆرە کوژراون یا بەهەر شێوەک لە شێوەکان زیاتر ئەو کەسانن کە کۆی ئەم گۆڕستانە بە وێنە داپۆشاوە بەڕاستی جگەلەوەی کە گۆڕستانە گۆڕەکانێ وێنەی خەڵکەکان زۆر هەر مردوویەک وێنەی شیان هەڵواسی دوو وێنە سێ وێنان بۆ هەڵواسیوە پێنجشەمان و جومعان بە تایبەتی خەڵکێکی زۆر ئەڕژێتە سەر ئەم گۆڕستانە ینی ئێمە هەستما داوامان کرد کە ڕۆژی هەینی بین لێرە وێنە بگرین بەڵام پیانتن زۆر قەرباڵخە بە کەڵ وێنەگرتنی ئێوە نایەت ئەمە ئەگەرچی ئێمە وەکو مەزەبی سونە لەوانەیە جیاواسل لەمان گۆڕستانمان هەبێ یا چەندین گۆڕستانمان هەبێ یا دەیەک دوو گۆڕستانیە یا شارێک دەیان گۆڕستانیە بەڵام لە نەجەف بە پێچەوانەوە لای مەزەبی شیعە نەخێر تەنها لە نەجەف گۆڕستان هەیە و ئەو کەسانەشی متەمەکینن دەوڵەمەندن لە وڵاتانی ئەوروپا ئەمریکا و کوتمان دیسانەوە دێن ئەگەر شیعە مەزەبن لێرە ئەیانێژن